نەیبێنێ و نەیتوانی و ناشتوانن ئەوە یەک و هەروەها هیچ کەسێکی عەرەبی زانیش نەیتوانی و ناشتوانێت کەمترین هەڵەی ڕێزمانی هەڵەی قەواعیدی لە قورئان بگرێ بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی بەشەر نییە. ئەگەر کەلامی بەشەر بایە دەبووە بەشەرەکان توانی بایان هاوشێوەی بێننەوە، چونکە هەر شتێک مرۆڤ خەڵقی کرد بێ، مرۆڤ دروستی کرد بێت، بەرهەمی عەقڵی ئینسان بێ، ئینسانێک هەموو ئینسانێک ئینسانی لەوی زیرەکتر لەوی بەدواناتر هەیە دەبوایە خەڵک بتوانێت هاوێنە و هاوشێوەی بێنێ. و هەروەها ئەگەر کەلامی جنۆکەکانیش بایە دیسان جنۆکەی بێدین و مولحید و دژ بە پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر بوون، زۆر جار و مەبەستیان بوو مەبەستیانە ڕەتی پێغەمبەرایەتی و قورئان بکەنەوە، خەڵک بخەنە قەلەق و گومان و دوودڵیەوە. بەڵام ئەوە کە قورئان تا ئێستاشی لەگەڵدا بێت بە پارێزراوی ماوەتەوە، هیچ کەس نەیتوانیوە فەتحەیەک، کەسرەیەک، ضەممەیەک، هەتا هەناسە خواردنەوە و هەناسە ڕاگرتنێکی لێ زیادکا و لێ کەمکە هەموو دنیا و جیهانی ئیسلامی بگەڕێ یەک موسحەفمان هەیە، یەک شێوە نووسینەوە و یەک شێوە خوێندنەوەمان هەیە، بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە و خوای پەروەردیگاریش پاراستوویەتی و دەشی پارێزێ. ئەگەر قسەی پێغەمبەر با صلی الله عليه وسلم، ئەوانەی حەدیثی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، ئەوانەی فەرمودەی پێغەمبەرن بە هەزاران حەدیث بەناوی پێغەمبەرەوە دروست کراوە، پێیان دەگوترێت حەدیثی هەڵبەستراو، لەبەرەوەی قسەکە قسەی پێغەمبەرە لە دەمی پێغەمبەرەوە هاتۆتە خوارێ. خەڵک توانیوێتی قسەی بڵێت قسە بنووسێتەوە لە قسەی پێغەمبەر بچن صلی الله عليه وسلم، بەڵام کەس نەیتوانیوە شتێک بڵێ و بنووسێتەوە کە لە قسەی خوا بچێ، کە لە قورئان بچێ، چونکە قورئان قسەی خوای پەروەردیگارە. ئەوە بەڵگەیەکی دیکە. کەواتە بەڵگەی دووهەم ئەوە کە هیچ کەس نەیتوانیوە هاوشێوە و هاوێنەی قورئان بێنێت، دیارە قورئان کەلامی خوایە. بەڵگەیەکی دیکە هەکە باسمان کرد، ئەوە کە کەس نەیتوانیوە لەوانەی عەرەبی دەزانن ڕەخنە لە قورئان بگرێت و لەناو قورئاندا شتێک بدۆزێتەوە پێچەوانەی بنەما و ڕێزمان و قەواعیدی زمانی عەرەبی بەڵگەیەکی دیکەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە. بەڵگەیەکی دیکە بوونی ئەو بەسەرهاتوو چیرۆکانەی کە لەناو قورئاندان لە ئادەمەوە پێداوەرە، بەسەرهاتی ئادەمی تێدایە، دروستبوونی ئادەم، بەسەرهاتی نیشتەجێبوونی ئادەم لە بەهەشت و دەرکردنیان، پاشان هابیل و قابیل، بەسەرهاتی نوح پێغەمبەر، یەک بەیەک ئومەتەکان و قەومەکان کە ئەو بەسەرهاتانەی لەناو قورئاندانە هەمان ئەو بەسەرهاتانانە کە لە کتێبە ئاسمانیەکانی پێشووتردا هەن. هەموو خەڵکی عەرەب ئەو کات دەیزانی و ئێستاش هەموو خەڵک دەزانێ کە محەممەد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێندەواری نەبووە تا بچێت تەورات و ئینجیل بخوێنێتەوە لەوانەوە فێر بێ. ڕووداوەکان کە لە قورئاندا، ڕووداوە ڕابردووەکان کە لە قورئاندا باسکراون، پێغەمبەر لەوێ نەبووە، نەیزانیوە، کەس پێی نەگوتووە، کەس بۆی نەخوێندوتەوە، بەڵام دەقا و دەق هەر هەمووی لە ڕێگای وەحیەوە و لەناو قورئاندا بۆ باسکراون و گەیاندوونی بە خەڵکی. دیسان بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە، خوایە کە ڕابردوو دەزانێت و داهاتوو دەزانێت، قورئانی بۆ پێغەمبەر ناردوتە خوارێ. بۆیە هیچ بەسەرهاتێکی کۆن پێش پێغەمبەرایەتی کە لە قورئاندا باسکراوە پێچەوانە نییە لەگەڵ ئەوەی کە لە تەورات و ئینجیل و لە کتێبە مێژوویی و تاریخیەکانی پێشووتردا بنووسین هەبوو بەدەست خەڵکی گەیشتووە. کەواتە بوونی و باسکردنی ڕووداوە حەقیقیەکان کە بەنیسبەت پێغەمبەری ئێمەوە غەیب بوون، پێغەمبەر هەر بوونی نەبووە، تەمان هەر مەکە و خەڵکی مەکەش نەبووە کە هێندێک ڕووداو ڕوویان داون، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئاندا بۆ خەڵکی باسی کردوون، دەقا و دەقیش ڕاستن. ئەوە ئەگەر قسەی خوا نەبێ بەبێ گومانی وەک خۆی دەرناسن و وەک خۆی باز ناکرێت. بەڵگەیەکی دیکە خەبەری داهاتوو، ڕووداوی داهاتوو، چەندان حەدەث و ڕووداوی داهاتوو لەناو قورئاندا باسکراون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیبی نەزانیوە، داهاتووی نەزانیوە. چەندان ڕوودا و بەسەرهات کە دوای پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تەنانەت دوای وفاتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم ڕوو دەدەن و ڕووشیان داوە لە قورئاندا باسکراون. ئەوەش بەڵگەیەکی دیکەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوایە. ئەگەر قسەی محەممەد بایە، تەوان محەممەد غەیب لەکوێ بزانێت، لەکوێ بزانێت داهاتوو چی ڕوودەدا و وەچی دەقەومێ. بەڵگەیەکی دیکە
لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردگارە ئەو هەموو حەقیقەت و بەڵگە زانستیانەی کە لە قورئاندا هەنا هەر لە یەکەم ئاەت کە هاتۆتە خوار یەکەم مەجموعە ئاەت کە هاتۆتە خوار اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ئەشکەوتی حیرا طبعا وحی بۆ هاتە خوارێ شوێنێکی چۆڵ و نەخوێندەوار و لە سەردەمێکدا کە هەرچی ئەجهیزەیە بوونی نەبووە کەشفی ڕەحەمی ئافرەت بکە وەکو ئێستا فەحس و فحوسات و سۆدەر هەبێ بزانێ ئینسان بەچەند قۆناغدا تێدەپەڕێ یەکەم جار نوتفەیە و دەبێتە گۆشت خوێن و دواتر خوێنەکە دەبێتە گۆشت و گۆشتەکە دەبێتە ئێسقان و ئەوجا هەیکەل و ئەوجا ڕوحی بەبەردا دەکرێت و ئەوجار ئەوەندە ڕۆژە و ئەوەندە مانگە و ئەوەندە لە ناو سکی دایکیدا دەبێنێتەوە ئەو حەقیقەتە عیلمیانەی کە لە ناو قورئاندا باسکراون هەر لە ئاەتی یەکەم کە هاتۆتە خوارێ گەورەترین بەڵگەی ئەوەیە کە قورئان کەلامی خوای پەروەردگارە باسی بەحر و دەریا دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنێک ژیا و ئاوی خواردنەوەیان نەبووە تا بەحر و دەریای هەر نەدیوە وەرە مەرەج البەحرین یەلتەقیان یەخرج منهما اللؤلؤ والمەرجان باسی قوڵایی دەریاکان دەکات ئەوانەی کە وەک دەڵێ لەو بوارەدا شارەزانە دواتر دەق ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی خۆی بۆ وحی بۆ هاتوو بۆیان سەلمێنراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی فەلەکیات و ئاسمان و ئەستێرە و خولانەوەی مانگ و خۆر دەکات بە شێوەیەکی زۆر دەقیق و ورد ئەگەر قسەی خۆی بێ پێغەمبەری خوا خۆ قەمەر سەناعی نەبووە خۆ نەچوێتە سەر مانگ و سەر ئەستێرەکان و هەسارەکان تا بزانێ هەسارەکان و ئەستێرەکان چۆنن کەواتە بوونی و باسکردنی ئەو حەقیقەتە عیلمی و زانستیانەی کە لە ناو قورئاندانە کە ئەگەر بگەڕێین بەدەیان و بە سەدان ئاەتمان هەیە لە ناو قورئاندا باسی ئیشارەتی زانستی و عیلمی دەکا و عیلمی ئێستاش سەلماندوویەتی دەق ئەوەی کە کاتی خۆی لە قورئاندا ئیشارەتی پێکراوەک خۆی هاتۆتە جێ بەڵگەیەکی دیکەی ئەوە کە بیسەلمێنن قورئان کەلامی خوا بۆ کەسە مولحید و بێدینەکان تەوان بۆ ئێمە نا ئێمە ئیماندارین کە خوا فەرمووی کەلامی منە ئی پێغەمبەر نییە ئەمە بۆ ئێمە بەسە ئێمە کە ئیمانمان هێنا بەخوا ئیمانمان بەخوا هەبوو خوا گوتی محەممەد نوێنەری منە تەواو بەسیەتی بەڵام بۆ کەسە مولحید و بێدینەکان بەڵگەیەکی دیکە سەیری قورئان کە لە قورئاندا چەند جار سەرزەنشتی پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم سەرزەنشتکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو قورئاندا بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی محەممەد نییە ئەگەر کەلامی خۆی بایە لە ناو کتێبەکەی خۆیدا شتێکی نەدەنووسیەوە تا قیامەتێ خەڵک هەر بێڵێتەوە و هەر بێڵێتەوە بریتی بێت لە سەرزەنشتکردن و لۆمەکردنی وەڕەخنەگرتن لە خۆشی لە چەندان مووقیفدا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵوێستێکی نواندووە خوای پەروەردگار وحی بە پێچەوانەی ویستی پێغەمبەر نادۆتە خوار صلی الله عليه وسلم لە جەنگی بەدردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبارەت بە ئەسیرەکان ڕەیەکی هەبوو عومەر و کۆمەڵێک سەحابەی دیکە ڕەیەکی دیکەیان هەبوو خوای گەورە قورئانی ناردە خوارێ پشتگیری ڕێی ئیمامی عومەری کردووە ئافرەت هاتۆتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم شەکوای حاڵی خۆی کردووە پێغەمبەر وەڵامی پێ نەبووە خوای گەورە لەسەری بەدەنگ هاتووە و لەسەری بەجواب هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانیدا جۆرە بڕیارێکی داوە خوای گەورە ڕەخنەی لێ دەگرێت پێی دەڵێ لیمە تحرم ما أحل الله لك بۆچی ئەوەی خوا بۆی حەڵال کردووی لەسەر خۆتی قەدەغە دەکەی لە بەسەرهاتی زەید و زەینەبەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی لێ نەبووە پێی خۆش نەبووە بەڵام خوای پەروەردگار دەفەرمێت ئەتۆ شەرم دەکەی ئاشکرایکەی بەڵام خوای گەورە شەرم لە حەق ناکە خوای پەروەردگار یاسایەکی جاهلی و نەفامی کە لەسەر دەرونی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر قورس بووە خوای پەروەردگار لە ناو قورئاندا بە پێغەمبەری هەڵوەشاندۆتەوە سوورەتی عەبەسە وەتەوەلا بخوێنەوە ئاەتەکانی سەرەتای دەبازدە ئاەتی سەرەتای هەمووی ڕەخنەگرتن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبەسە وەتەوەلا ئەن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى دواتر بە پێغەمبەر دەفەرمێ کەلا تونترین وشەیە بۆ ڕەتکردنەوە بۆ سەرزەنشکردنی کەسی بەرامبەر لە قورئاندا بۆ پێغەمبەر بەکار هاتووە صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم کە دەچێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێ دەکا وحی بۆ بخوێنێتەوە و قورئانی بۆ بخوێنێتەوە پێغەمبەر عەبدوڵای ئیهمال دەکا گرنگی بە
هێندێک لە سەرانی قوڕەیش دەدا بەنیەتی ئەوەی کاتی وەک دەڵێ فرسەتی بۆ ڕێکەوتووە دەعوەیان کات و بانگەوازیان کە بەڵام خوای گەورە ڕخنەی لێ دەگرێت. ئێمە هەموو ساڵێک لای کەمی ئەوانەی قورئان خوێن جارێک وهەیە ڕۆژانە سوورەتی عەبەسە دەخوێنێتەوە عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى أما من استغنى فأنت له تصدى وأما من جاءك يسعى فهو يخشى فأنت عنه تلهى. وأنا سرزنشتي پیغمبرن کەن لای بۆ بەکارهێناوە ئەگەر قسەکە قسەی خۆی بێت چۆن نووسەری کتێب بۆ خۆی لۆمەی خۆی دەکات و سەرزەنشتی خۆی دەکات بە کورتی دەرسی ئەم جارەمان ئەوەی کە پێویستە بیزانین و مەفروزە ئاگامان لێ بێت بە کورتی کۆمەڵێک شتە. یەکەم ئەوەی کە پێویستی بە نووسینە ئەوەیە ئەگەر بگوترێ ئایا قورئان بەویستی خوا هاتوۆتە خوارە یا بەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێگومان دەڵێن بەویستی خوا. وحی ئەو کاتە هاتووە کە پێغەمبەر داوای کردووە یا کە خوا ویستویەتی دەڵێن ئەگەر خوا ویستویەتی. بەڵگەمان چییە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوایە؟ وەکو باسم کرد یەکەم بەڵگە لەسەر ئەوەی کە بیسلمێنین قورئان کەلامی خوای گەورەیە بوونی ئەو چیرۆک و بەسەرهاتانەیە لە ڕابردوودا بە شێوەیەکی ڕاست و دروست. دوو نووسینەوەی قورئان هاتنە خوارەوەی بە زمانی عەرەبی کە هیچ کەس نەیتوانیوە هاوێنە و هاوشێوەی بێنێ. بەڵگەی سێهەم زمانی عەرەبیە هیچ کەسێکی عەرەب نەیتوانیوە کەمترین ڕەخنەی لێ بگرێ. و بەڵگەی چوارەم باسی داهاتوو دەکا ئەوەی کە باسی داهاتوویە دەق وەک خۆی دەرچووە و هەمووی ڕاست و دروستە. بەڵگەی پێنجەم بوونی و باسی حەقیقەتە زانستیەکان کە وەک خۆیان دەرچوونەتەوە و وەک خۆیان عیلم سەلماندوونی بەڵگەی ئەوەن کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە. بوونی ئاەتی سەرزەنشتکردن و لۆمەکردن لەناو قورئاندا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە بوونی چیرۆک و بەسەرهاتە کۆنەکان وەک خۆی بەبێ ئەوەی پێغەمبەر لەوێ بوو بێ صلی الله عليه وسلم. پاشان بەڵگەی دووهەم هیچ کەسێکی عەرەب نەیتوانیوە هاوشێوە و هاوێنەی قورئان بێنێت و بنووسێتەوە. دوو هیچ کەس نەیتوانیوە ڕەخنە لە قورئان بگرێ. بەڵگەی چوارەم ئەو بەسەرهاتوو ڕووداوانەی کە ڕوویان نەداوە لە قورئاندا ئیشارەتیان پێکراوە. تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب باسی لە ناوچوون و کوژرانی ئەبوو لەهەبی دەکات لە مەکەی کە پێغەمبەر لە ئەو پەڕی بێدەسەڵاتیدا بووە بەڵام دوای چەند ساڵێک هاتنە خوارەوەی سوورەتەکە بەسەرهاتەوە کە وەک خۆی ڕوودەدات. ئەوە ئەگەر پێغەمبەر قسەی خۆی بێ چۆن دەزانێت لەکوێی هێنا. و بەڵگەی پێنجەم ئەو حەقیقەت و ئیشارەتە عیلمی و زانستیانەی کە لەناو قورئاندا هەن بەڵگەن چونکە محەممەد صلی الله عليه وسلم نە تەبیب بووە نە ئەچیزە و نە داهاتووشی زانیوە نە گەشتی ئاسمان و دەریاکانی کردووە نە وشکایی و بەڕگەڕاوە ئەوەی کە حەقیقەتی عیلمیە باسکراوە پێغەمبەر و هیچ کەسێکی دیکەش لەسەر لەمی پێغەمبەردا لی تێنەگەیشتووە. بەڵام دوای چەند سەدەیەک لە نەمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم حەقیقەتەکان دەرکەوتوون و هەروەها بوونی ئەو ئاەتانەی کە لۆمە و سەرزەنشت و ڕەخنەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵگەن لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردیگارە و قسەی هیچ مرۆڤ و هیچ بەشەرێک نییە بە پێغەمبەریشمانەوە صلی الله عليه وسلم.